بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سێی 12 ساڵێک وەکو ڕۆژی خاوەن پێداویستە تایبەتەکان لە هەرێمی کوردستان دیاری کراوە. لە هەرێمی کوردستانیش خاوەن پێداویستە تایبەتەکان لە بارودۆخێکی خراپدا ژیان دەگوزارن. لە پەیامێکیشدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی داوا لەلایەن پەیوەنددارەکان دەکات ئاوڕی جددی لە ژیانی خاوەن پێداویستە تایبەتەکان بدەنەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی سەنگەر عوسمان ئەندامی دەستەی باڵای یەکێتی کەمەندامانی کوردستان لە سلێمانی شۆ دلێر شێخزەبار بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندیەکانی کۆمەڵی ڕۆژ بۆ کەمەنداوان، هەروە لە هەولێرشەوە مەسعود ئەنوەر سەرۆکی کۆمەڵی ژینی کوردستان بۆ کەمەندامان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا پەیامی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان دەبینی، فەرموبابەیەکەوە ببینی. بەڵە هەر دیارە لە سلێمانی ئەمڕۆ بەهۆی بەبوونی ڕۆژی جیانی خاوەن پێداویستی تایبەتەکان ژمارەیەک لە خاوەن پێداویستی تایبەت کاڵگری بڕوانامەی ماستەر و بەکالێرۆسن داوای دامەزراندن دەکەن کە دەرفەتی دامەزراندنیان بۆ نەرخسرا و سەرەتا ئەو راپۆرتە دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. نابینایە گوتی خوایە تۆ دەزانیت کە خێری من لە چیدایە کاتێک کە چاوت پێنەدام گەورەتر لەوت پێبەخشیم کە بڕوایە و لە ناغدایە ئەو بڕوایە کانیاوی ڕوونی هیوایە. ئەگەر دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان مافێکی ئاسایی و یاسایی خۆیان بێت کا بەرهەمی هەوڵ و ماندووبوونەکانیان بچنە و دابمەزرێن و هەلی کاریان دەست بکەوێت، ئەوە بۆ کەسێکی نابینا کە بە زەحمەتێکی زۆر خوێندن تەواو دەکات چەند جارێک زیاتر مافێتی. لە ڕۆژی جاری خاوەن پێداویستی تایبەتەکاندا چەند چالاکیەک بەڕێوە چوو. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا نابینانی خاوەن بڕوانامەی ماستەر و بەکالۆریۆس داوای دامەزراندنیان لە حکوومەتی هەرێم کرد. ئێمە وەکو خوێندکارانی دەرچووی نابینا کاڵگری بڕوانامەی ماستەر و هەڵگری بڕوانامەی ماستەر و بەکەلۆرۆسین داوا لە بەڕێستان دەکەین کە هەلی کارمان بۆ بڕەخسێنن. ئێمەش وەکو خەڵکێکی ئاسایی شایستە بە ژیانێک بین کە بتوانین وەکو خەڵکێکی ئاسایی بژین. ساڵانێکی زۆر ئێمە کۆششمان کردووە لە پێناو بەدەستێنانی بڕوانامە بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. هەرێکەمان ئێستا بەرپرسیارەتی ماڵ و مناڵمان لە ئەسۆیە، بۆیە داوا لە بەڕێستان دەکەین کە بە ژیانێکی ئەستەم و دۆخێکی ئابووری سەختدا تێدەپەڕین. داوا لە بەڕێستان دەکەین کە هاوکاریمان بکەن بۆ ئەوەی کە هەلی کارمان بۆ بڕەخسێنن، ئێمەش ژیانێکی شایستەمان هەبێت کە شایستە بێ بە ژیان، ئێمە ژمارەمان 30 کەس دەبێ. بۆیە داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرە بەڕێزەکەی و ستافی ئەنجومەنی وەزیران دەکەین کە هاوکاربان بن بۆ ئەوەی کە بتوانین ئێمەش وەکو کەسێکی ئاسایی ژیان بۆ ماڵ و منداڵی خۆمان دەستەبەر بکەین. یەکێتی نابینایانیش دەڵێت ئەگەر بێت و بەدەم داواکاریەکانیانەوە نەیەن ئەوە هەموو ڕێگایەک دەگرنە بەر. ئێمە وەکو یەکێتی نابینانی کوردستان پشتگیری لە کۆمەڵی خوێندکار دەکەین کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن، کۆمەڵێکیان هەڵگری بڕوانامەی مازەستەرن. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بە زووترین کات کاری دامەزراندنیان بۆ بکات و ئێمە نووسراوی فەرمیمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردو و چەند جارێکی سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کردو بەبەستی دامەزراندنیان، ناوەکانیان لای بەڕێزیان هەیە. بۆیە لە منبەرەوە داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە کار دامەزراندنیان بۆ بکات و ئەگەر کو حکوومەت چیتر لە ئاستی داواکارەکانی ئێمە بێدەنگ ئێمە هەموو ڕێگایەکی مەدەنی دەگرینە بەر بۆ دامەزراندنی ئەم بەڕێزانە. لایەکی دیکەوە ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی بە بۆنی ڕۆژی جیانی خاوەن پێداویستیە تایبەتەکانەوە لە کتێبخانەی گشتی بەشێکی تایبەتی بە نابینایان کردەوە.
لەم ڕۆیان ئێمە ڕێکخراوەکەمان هەستا بە دابینکردنی بەشێک بۆ نابینایان لە کتێبخانەی گشتی کە پێگاتوە لە کتێبی برایل و کتێبی دەنگی کە بۆ نابینایانمان کردوێتەوە. کتێبخانەکە پێگاتووە لە 600 کتێبی برایل بە هەمان کاتە کۆمپیوتەر و جیازێکیشمان دابین کردووە. ئەم جیازە مزگە لە سەرچاوەکانی برایل نابینایە ئەتوانێت سوود لە سەرچاوەکانی تریش وەرگێ کاتێکە کتێبەکە دەئەنی لەگەڵ ئەم جیازەیە خۆی بۆ دەخوێنێتەوە کەواتە لە ڕێگەی دەنگەوە نابینایان ئەدوانن سوود لە هەموو سەرچاوەکانی تر وەربگرن. لە هەرێمی کوردستان خاوەن پێداویستیە تایبەتەکان لە دۆخێکی سەخت و ناهەمواردا ژیان دەگوزارێنن. بۆ پێی حکوومەتی هەرێم هاوکاریان نییە و ئەو موشەی کە پێیان دەدا سەر ڕایکەمیەکەی بە چەند مانگ دوا دەکەوێت. بە خۆشیان باسی دەکەن ئەگەر هاوکاری خێرخوازان و ڕێکخراوەکان نەبێت ئەوە ناتوانن ژیان بکەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. جارێکتر سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک سەنگەر بە خێرمێگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سی 12 ساڵێک لەلایەن نەتەوەیەکگرتوەکانەوە ڕۆژی جیانی خاوەن پێویستی تایبەتەکان دیاریکراوە. ئەم ڕۆژ هیچ لە دۆخی خاوەن پێویستی تایبەتەکان دەگۆڕێت یاخود ئەم ڕۆیت یەکێک لە حکوومەت و مەسەڵەن سێ سەرۆکایەتێکە هیچ بەڵێنێکیان نەبوو لەم ڕۆژە بۆ ئێوەکو خاوەن پێویستی تایبەتەکان؟ پێشێکی بەناوی خۆی گەورە و میرەبان سپاسانەکەم بۆ بەرنامەیە. لە ڕۆژ گیانی کەمەندامانە پیرۆزبایی لە هەموو کەمەندامان و خوشکبرایانم دەکەم لە کوردستان و لە جیهان بە تایبەتی لە کوردستان. بەڵێ ڕۆژی گیانی کەمەندامان بۆ ڕۆژی ئێمەیە، بەڵام بۆ کاربەدەستانی حکوومەت دانراوە کە پەیامی تازە و پرۆگرامی تازایانە بێ سەبارەت بە کەمەندامان. بەڵام بەداخەوە لەم ڕۆژەدا هیچ کام لە کاربەدەستانی ئەم وڵاتە هیچ جوتەیەکیان نەبوو بۆ ئەوەی کە ژیان و بارودۆخی کەمەندامە هیچ مشتێکیان پێ نەبوو کە ژیان و بارودۆخی کەمەندامانی پێ بگۆڕن. تا ئەم دقەیەمش پیرۆزباییشان بۆ پیرۆزباییش تا ئەم دقەیە هیچ پیرۆزبایەکیش نەگەشتووە و زۆر خەمساردانە هەر ئەوەی وەکوی کەمەندام نەبێت و خاوەن پێداویستیدا بێت لە وڵاتەکانە نەبێ هیچ باسێکی لەوە نەکراوە. تام باشە بەس وەکو ڕۆژەکە دیاریکراوە هیچ لە دۆخی ئێوە دەگۆڕێت مەسەلەن ئەو ڕۆژەکە دیاری کراوە؟ بەڵێ ئەم ڕۆژە دیاری کراوە ڕاستە ڕۆژی ئێمە، بەڵام دیاری کراوە بۆ ئەوەی کە لە وڵاتاندا لە 12 بەرنامە و پرۆگرامی تازە بۆ کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت دروست دەکرێت. بەڵام لە وڵاتی ئێمە بە خەمناکی و بە ناخۆشی و بە چالاکی مەدەنی ئەمی ئاداکرێتەوە لە 28 ساڵە کەمەندامان لە قەیران و لە ژیانێکی زۆر ناخۆش و نەهەمواردا دەژین. باشە سەبارەت بە ژمارەی کەمەندامان ئێستا ژمارەی کەمەندامان دیارە لە ئاستی کوردستان چەندە؟ ژمارەی کەمەندامان 100,000 کەس بەرەو سەرەوەیە لە سادەی کۆمەڵگەی کوردی پێگەیەنێت. یعنی ئەم لە سادەی کۆمەڵگەی کوردیە تا ئەم دقەیە لە دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و تا ئەم دقەیە پشتگوێ خراوە و هیچ کاراسانێکیان بۆ باشە. بەس دوایەوەی کە پشکنی کرا باز لەوەکە کە بۆ بڵین بۆ 80,000 کەم خاوەن پێداویستی تایبەت کەم بوونەتەوە، ینی 20,000 کەمی کرد. پێشتر باز لەوەکە کە 100,000 کەم ئەندام لە کوردستان 20,000 کەمی کردووە. بەڵام ئەمەی کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بەسەر کەمەندامانی هێنا ئەمەش قەیرانێکی تر بوو کە بەسەر کەمەندامان هێنرا. ئایا من لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لە حکوومەت هەرێمی کوردستان دەپرسم کەسێک لە 165 هەفتەی جەستەی لە دەست بدا ئەمە کەمەندام نییە؟ چەند کەمەندامێکمان هەیە کە لە 165 لە موچەی کەمەندامی بێبەش بوون. ئەمەش قەیرانێکی گەوری لە کەمەندامان دروست کردووە. بەس لەبەر ئەوەی موچەخۆرن لە حکوومەتی هەرێمی کوردستان یان فەرمانبەرن یان موچەیەکی کەمیان هەیە لە حکوومەتی. باش، یعنی ئێستا ڕێژەکە ئەگەر فەرمانبەر بی چەندە؟ ئەگەر فەرمانبەر نەبی چەندە شمولی ئەوەی کە ببیت بە خاوەن پێداویستی تایبەت؟ ڕێژەکە بۆ ئەو کەسانەی کە هیچ سەرچاوەکی داهاتیان نییە ئەبێ لە 155 بەرەو سەرەوە بێ ئەنجا موچەی کەمەندامی ئاگرێتەوە. بۆ ئەو کەسانەی کە فەرمانبەرن یا موچێکی تەقاوتیان هەیە ئەبێ لە 170 بەرەو سەرەوە. 155 وەکو چی دەبێ؟ ینی
لە سەدا ڕێژە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی دیاری کرد ڕێژەی دروست بەس ئەمە ستاندارد نییە هیچ مەستانداردێکی وڵاتێکی دنیا- جیانی نییە ڕێژەیە کە لێرش دیاریکرا بۆ هیچ بۆ وڵاتی- فەرمانبەر 175 و بۆ ئەوی تریش 155 ئەگەر فەرمانبەر نەبێت توی سەرچاوێکی دیکەی داهاتی نەبێت لە هیچ وڵاتێکی گیانە ئەم ڕێژەیە ناکرێت لە وڵاتانی دنیاە کە مندامی قورس کە مندامی مامناوەند کە مندامی کەم کە پەنجەیەکیان دوو پەنجەی نەبێت ئەو وا دیاری دەکرێت بەڵام لە وڵاتی ئێمە سیر و سەمرەیەکی زۆر سێرە ینی کەمەندامان چۆن ئەبێ چۆن ڕێژەی لە 65 دیارەکەیت و 64 دیارەکەی ئەمەش ئەگەڕێتەوە بۆ حکوومەت هەرێمی کوردستان بەیانی ئێستا لێرە دوو جۆر ینی ڕێژەیە 175 لە 170 بەرەوسەرەوە باشە. موچیان هەیە ئەوانەی کە سەرچاوێکی داهاتیانەیە فەرمان برن باش ئەو کەسانی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە لە 155 بەرەوسەرەوە باش بەس لە وڵاتانی تر سێ ئاستێ ینی لە وڵاتانی تر سێ ئاست بۆ ڕێژەی کەمەندامی بەڵێ. دیاریکردنەکەی بەڵێ لە وڵاتانی دەرەوە یەک پەنجەش نەبێتەوە بە خاون پێداویستی تایبەت لە قەڵەمەدریت و کار ئاسانی بۆ کرێت لە ئیشەکانی ڕۆژانێت باش ئێستاگە دەستێکش نەبێت حساب ناکرێت لێرە لە خۆی ئەگەر دەست قاچ ئەژنۆ بەرەو خوار نەبێت ناچێتە سایە 55 باش بەڵام لە لێرە و مەتاتیەوەی کشێن و کەمیەکەن و لە بڕینەکە زۆر ئازان بەڵام لە پێدانی موچەکەیە کە موچەیەکی زۆر کەمە کە بەشی چەند ڕۆژێکی کەسێکی ئاسایی ناکە لە بڕینەکەیە زۆر ئەنیوی موچەکە چۆن دابشکراوە موچەی کە دەدرێت بێ وەکو خاوەن پێداویستی تایبەتەکان چەندە؟ ئەم موچەیە پێشتر 14 ملیار دینار بوو بەڵێ کۆی گشتی موچەی کەمەندامان کۆی گشتی موچەی کەمەندامان کە ئەدرا بە کەمەندامان 14 ملیار دینار بوو قەیرانی دارایی کە دروستیان کرد خۆیان هێنایان بەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەستی ئەم وڵاتەیە دایان بەسان بۆ 7 ملیار دینار ئەو کەسانی کە 150یان بوو 90هزاریان وەرەگرت کاتی قەیرانەکە کاتی قەیرانەکە ئەو کەسانەی کە 100هزاریان بوو 6هزاریان وەرەگرت باش ئێستا چۆنە دوای پاشەکەوت بڵین لابرا ئێستا پاشەکەوت لابرا و پاشەکەوت شتێکی زۆر عیبە جارێ بۆ کەمەندام نابێت کەمەندام بگرێتەوە چونکە موچەکە ئەوە نیەتۆ لی پاشەکەوت بکەی کە پاشەکەوت لابرا ئەوانەی کە فەرمانبەر بووە بەسا ڕێژ لە 170 بێ ئەو کەسانێکی کە فەرمانبەر نەبوون و سەرچاوی داهاتیان نەبوو بووە بە 150 ینی لە ساڵێکاوەی کە سەتەکەی هەبێت ئەوەی کە سەتەکەی هەبێت لە ساڵێکا 1,200,000 کەمەندامێک لە ساڵێکدا 1,200,000 کەمەندامێک لە ساڵێکا 1,200,000 ئەوەی کە بڵین فەرمانبەریش نەبێت ئەوەی فەرمانبەر 1,800,000 وەرەگرێت بەڵێ ینی بەش هیچ دەکات یان بۆ ناگەر کەسێک بۆنمی سەرچاوێکی داهاتی نەبێت 1,800,000 لە ساڵێکدا بە 12 مانگ بڵین بەشی چی دەکە ئەوەی کە مثلەی سەرچاوێکی داهاتی نەبێت 1,800,000 دینار ئێمە کەمەندامان هەیە شەلل دەماخە 1,800,000 دینار یعنی بەشی 12 مانگی بکە یعنی زۆر ئەستەم پێژی بە ئەستەم پێژی ئەم 150,000 کە ماگانە وەریەگرێت بیاد بە دایبی بۆ مناڵەکە مناڵی شەلل دەماغ بیا بە سۆندەی پیسایی بۆ ئەو کەمەندامانی کە پێویستیان پێ کەمەندامانەیە مەعاناتی زۆرە هەنی بەشی چەند ڕۆژێکیشی ناکات باشە بەس ئەوەی کێ وەکو ڕێکخراوەکەی خۆتانەوەندێک کە ینی کەمەندامان لە چینی هەرە هەژاری کۆمەڵگەشەوەی بەدا چنا بکەستە بارودۆخەکان زۆر خراپە ینی بەشێکشان کرێچین کەمەندامان لە خوار چینی هەژاری وێن یعنی بارودۆخیان زۆر خراپە یعنی لە حالێکدا دەژین ئینسان یعنی ئێمە لە ڕێکخراوەکانەوە چینە ڕێکخراوەکان و دانیشین ڕۆژانە مناڵی شە لە دەماخمان بۆیت ئەڵێ کاکە من پێم بەخێو ناکرێت ناتوانم دایبیەکەی بۆ بکڕم یعنی لەم وڵاتە پڕ سەرمایەدارە خەڵکەکەی ئاوا بژی یعنی کارێکی زۆر یعنی ئەوانەی کە بۆ نمونە نابیناشن و ئەوانەی کە نەخۆشی ئۆتیزمیانەیە تا لە سیمەشیانەیە هەرەمویان بۆ نمونە ئەگەر 150,000 بۆ بڕاوەتەوە بەڵێ هەر ئەو 150,000 ئەو 150,000 بێ بیا بە هەموو پێداویستەکان کە پێویستێتی بۆ نمونە نابینایان گۆچانیان هەیە ئەو گۆچانە دەست ناکەوێت لێرە حکوومەت هێرێم تا ئێستا ئامادە نەبووە لە لای گۆچان بۆ نابینایان گۆچان بۆ نابینان لە ڕێگەی خێرخوازانەوە تا ئێستا دیاری کراوە گۆچانیشان بۆ دابین نەکراوە هەتای لە 2000 لەوەتەی ئەم حکوومەتە هەیە من لە یەکێتی کەمەندامان کارەکەم تا ئێستا یەک عەرەبانی حکوومەتی هەرێمی کوردستان نهاتوو بڵێ ئەمە بۆ کەمەندامە باش ینی بەس تێچوەکەی زۆر تێچوەکە عەرەبانەیە بۆ نمونە گۆچانێک مەسەرەن عەرەبانەیەک دار شەقێک بۆ عەرەبانەیە کەمەندامان کە لە بازاڕە هەیە نرخی لە 85,000 تێ ناپەڕێ حکوومەت
ناتوانێت دابینیکە بەڵام لە ڕێگەی خێرخوازانەوە زۆربەی جا لە ڕێکخراوەکان و دابین نەکرێ هەنی ئیشێکی زۆر ناشرینە بۆ ئەم حکوومەتە کە ئاوا بکە لە خەڵکەی خۆی لە ژیانێکی ئەومە ئاساتە بژی باشنی پێش قەیرانەکە شەر ئەو ئاوردانەوەی نەبوو پێش قەیرانەکەش ئێمە هەر لە قەیرانابووین کەمەندامان هەر لە قەیرانابوون یعنی ژیانێکی زۆر سەختیان هەبوو ئێمە چەند ساڵە بەیاننامە و تا ئێستا حکوومەتتی هەرێمی کوردستان ڕێگەی ناوە 5 دقیقە گوێ لە داواکاریەکانمان بگرێ چۆنێنی داوای دانیشتان کردووە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بڕمە کە ڕێگەیان پێنەدابن هەموو ڕێکخراوەکان مەسەرەن بەیەکەوە دابنیشن چەند جارێک ئێمە داوامان کردووە لە سەرۆکای ئەنجومەنی وەزیران لە سەرۆکایەتی هەرێم 5 دقیقە بمان بینە بەس داواکاریەکانمان گوێ لە داواکاریەکانمان بگرێت تا ئێستا ڕێگەی نەداوە و ئامادەش نیە گوێمان لێ بگرێت لە کابینی نوێشم داواکاریەتان هەبوو ئێمە دڵمان بەم کابینەیە تاوەکو ئەمڕۆ خۆش بوو بەڵام لەمڕۆ هیچ هیوایەکمان بەم کابینەیە نەما بۆچی یعنی تاوەکو ئەمڕۆ دڵتان بەم کابینەی خۆش بەس ئەمڕۆ دڵمان پێی خۆش وتمان بەشکم ئەم کابینەیە کەسانێکی تازە و دەموچاوێکی تازە هاتون دەم کابینەوە بڕوایان بە قەزەی کەمەندامی هەبێ ئەوە تا لە ڕۆژی گیانی کەمەندامانە هیچ کەسێک لە سێ سەرۆکایەتێکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی کەمەندامی نەکرد باش ئەی لە کارنامەی حکوومەت بایەختان پێدراوە کەمەنداماوەندەی کە بڵێ لە کارنامەکەی شتێکی نوێی تێدا بێ کابینەی نوێ بۆ کەمەندامان بۆ باشکردنی بارودۆخ و ژیانێ لە کارنامەکانە باسی کەمەندامیان کرد بەڵام تا ئێستا هیچ شتێکیان نەچۆتە بواری جێبەجێ ئێمە پرۆژە یاسایەکمانەیە ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان دەرچووە سەرۆکی هەرێم ئیمزای لەسەر کردووە هەتاوەکو ئەم دەقەیە کاری پێداکرێت باڵە کە چەند شتێکی باشی تایە بۆ ژیانی کەمەند بەنەوە چی تێدا یاسای ژمارە 22 ساڵی 2011 بڵێن تایبەتە بە ئیمتیازاتی خاپێراویستی تایبەتەکان کە جێبەجێ نەکراوە بۆ نمونە موچەی کەمەندامی بەرز بکرێتەوە بۆ 250,000 تا ئێسەوە نەکراوە یەک خاڵیتات جێبەجێ کراوە ئەوەش ئەوە بۆ کەمەندامانی پێ بدرێتەوە بە لیژنە کە خەڵکانێکی زۆر بە نەحەق کراون بە کەمەندام کە ئەمەش هیچ ڕاستیەکی نەبوو ئێستەیش کە ئەوان ئەڵێن ئێمە 800,000 کەمەندامەیە هیچ ڕاستێکی تیانە 100,000 کەمەندام هەیە لە هەرێمی کوردستان بەرەو سەریشەوە لە ساڵی 2013 معاملەی کەمەندامیان ڕاگرتووە چەند هەزارێکی تریش چووەتە سەر ئەوەی کە هێشتا موچیان بۆ نەکراوە کە کەمەندامن و لە ماڵەوە هیچ موچێکیان نیە باش بەس ئەی لیژنەکان تاو بوون و پشکنانەی کە بۆ لیژنەکان وا بڕیار بوو بکرێت تاو بوو ینی بەڵێ پشکنینەکان دوای 3 ساڵ تەواو بوو بەڵام چەند کەمەندامێکی زۆربان موچەی چەند 6 مانگیان لێفوتە بە زەرری کەمەندامان تاوە بەڵێ ئێستا کۆتایی پێ هاتووە بڵێ ئێستا کۆتایی پێ هاتووە بەس کەمەندامی ترمان ماوە ئەو کەمەندامانی کە فەرمانبەرن باوەڕکە کەمەندام هەیە قاچێکی لێرانیە موچەکەی بڕاوە بەس لەبەرەوەی نەگەشتۆتە سا هەفتا ڕێژەبی باشە بەس وتت کەمەندامی نوێش ینی 4 ساڵە هیچ لە ساڵی 2014 بڵێ بەڵێ 2014 کەمەندام هیچ کەمەندامێت تۆمار نکراوە لە وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی کە یعنی کەمەندام لە کەمەندام بوون لە بەرەو سەرایە بە ڕووداوی هاتوچۆ بێ بە ئەو جەنگ و ئەو شتانی کە لە هەرێمەکەمانە ڕوویاوە چەند هەزارێکی تری شۆتە سەری باشە ئەو کەمەندامانەی کە بۆنە لە شەڕی داعشی بەشێک لە هێزەکانی پێشمەرگ ئەوانی شەر ئەوەندەی کێوە ئاگادارن باردۆخیان خراپە بۆنە کە پێویستیان بە چارە سەر بوو بێت ئەوانیش نێنێر دەناونێتە دەرەوە وڵی هەمومان یەکێکی هەمومان یەک معناتمانەیە پێشمەرگە بێت ئێستا ئێمەی کەمەندام هەر هەمومان لە وڵاتەیە بەشێک لە جەستی خۆمان لەدەستداوە من وەکو خۆم لە کاتی ڕاکردنەکە لە کاتی سەرمە زستانە تووشی لەرزوتا بووم و دەرزیان لیاوم ئەگەر ئەمە بەسەر هەرێمەکەمانە هاتای وام لەواچ وام لێ نهاتایە هەمومان هیچ کامێکمان لە بردننی نەوتی ئەم وڵاتەیە کەمەندام نەبین هەمومان لەم وڵاتە وێرانکراوەی وڵاتانی دەرەوە کەمەندام بووین هەمومان یەک بارودۆخمانەیە بۆ کەمەندامی پێشمەرگە و وەکە کەمەندامی هاوڵاتیشو باش بەس وەکو ڕێکخراوەکانی بڵێن خاوەنپێداویستی تایبەت ینی توانی وتانە شتێک بۆ خاوەنپێداویستی تایبەتەکان دروستکەن فشارێک دروستکەن یاخود ینی کۆردەنگیەکەیە لە نێوان ڕێکخراوەکانە ئێمە وەک ڕێکخراوەکان تاوەکو دوا هەناسەمان لە فشاری مەدەنی و لە هەموو هەوڵەکانمان لە هەوڵی جدیین بۆ ئەوی ژیانی کەمەندامان دواتەڕێم و لای بەڕست کاک سەنگەرگە بچین هەورێ لای کاک مەسعود زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا دەمەوێت سەرنجی بەڕست بزانم سەبارەت بە ڕۆژی گیانی خاوەنپێداویستی تایبەتەکان سەی دوانزەوە بارودۆختان وەکو خاوەنپێداویستی تایبەتەکان لە کوردستانە چۆنە
دەنگنیە کاکە بەڵێ کاک مەسعود گوێ لە دەنگی ئێمەیە بەڵێ بەڵێ سەبارەت بە بارودۆخی خاوەنپێراویستە تایبەتەکان چۆنە و سێی کە ئەمڕۆ ڕۆژێک دیاری کراوە سەرنجتان چێ لەسەر دۆخ و ژیانی خاوەنپێراویستە تایبەتەکان زۆر سپاسان دەکەین سەبارەت بەم پرسیارە بەڕاستی ئەمە تەوەرێکی زۆر لە خۆ هەردەگریتن بۆیە ئەو برادرەی پێشووتر بەشێکی زۆری گلەی و گازاندەکان کرد بەڵام لەوانەیە من لە چەند تەوەرێکی ترا یعنی باز لە چێشە و گرفتەکانی کە کەم ئەندامان بکەم بۆیە نامەوێت ئەو شتانەی کە ئەو برادرە باسی کرد دووبارەی کەمەوە بە لە چەند بوارەشکەدا گفتوگۆ بکەین یەکێک لەو تەوەرانی کە ئەمڕۆ کە ئێمە باسی لێوە دەکەین و پێوە گرفتارین ئەوەیەکەوە بەداخەوە تاکو ئێستاکە کە بۆ چەندی ساڵ دەستی ئەو یاسایەکمان هەیە یاسای تایبەت بە ماف و ئیمتیازاتی کەم ئەندامان کە تاکو ئێستاکە نەخرایتە بواری تێبەدەکردن من دەڵێم ئەگەر بێت ئەو یاسا جێبەجێ بکرێتن بەشێکی زۆر لە چێشە گرفتەکانی کەم ئەندامان و ئەو گلێیانە یاخود نابتە هۆکارێکەوەی کە ساڵانە یاخود ڕۆژانە ئێمە لێرە و لێ لە ڕێگای کەناڵە جۆرە جۆرەکاندا باسی لێ بکەین و ئەو پرسیارانش زۆر ئاراستەی کەسە تایبەتمەندەکان و ڕێکخراوە کەم ئەندامیەکان ناکرێتن بۆیە من دەڵێم تا ئەو کاتە کێشەی کەم ئەندامان بمینێتن پێویستە ئەو یاسایە جێبەجێ بکرێتن باشە دەمەوێت لێرکانەدا بازەوە بکەم ژیان و گوزەرانی کەم ئەندامان تەنها ئەوە نییە کە ئەو بڕەموچەیە کە ئاماژەی پێکراوە نەخێر چەندین کێشە و گرفتی تر هەیە وەکو ئەو ژینگەیە کە لەبار نییە بۆ کەسانی کەم ئەندام لەلایەنی هۆشیاریەوە تاکو ئێستاکە ئەو یاسایە چەندین بەرگە و تەوەری تێدا وەکو هۆشیاری وەرزشی لایەنی تەندروستی و لایەنی دامەزراندن کە ڕێژەیەکی دیاری کراوە دەبیت لە هەر کاتێک ئەگە بێت و حکوومەت بڕیار بدا فەرمانبەران دامەزرێتن دەبیت ڕێژەیەک کە دیاری کراوە ئاماژەی پێکراوە 105 بۆ کەسانی کەم ئەندامان بیتن بەداخەوە ئەوە تاکو ئێستاکە ئەوە خاڵێکی زۆر زۆر مهمە و جێبەجێ نەکرایە ئەوە لەلایەنی هۆشیاریەوە تاکو ئێستاکە بە تایبەتی لە ڕووی پەروەردەییەوە دەتوانم برم کەم ئەندامێکی زۆر بەهۆی کەم ئەندامیەوە بەهۆی ئەوەی کە نەگونجانی ئەو ژینگانەی کە لە قوتابخانەکاندا هەنا بەڕاستی لە خوێندن بێبەش بووینە بەڵام ئێستا کە خۆشبەختانە دەتوانم برێم هەم خانەوادەکانیان و هەم کەم ئەندامان بە خۆیان یعنی وەکو تەحەدیاتێک بەرامبەر بەکۆی ئەو بربەستانەی هەیە ڕناوەستن و بەردەوام دەبن لە خوێندن بەڵ و تەوەرێکی تر کە زۆر زۆر ئێمە کەم ئەندامان پێوە دەناڵن بریتە لە لایەنە تەندروستیەکان زۆر بەداخەوە بەشێکی زۆری تەندروستکاران و ئەوانەی کە ئەو ڕکە وا تەسەوەر دەکەن وا خوێندنەوەیان وایە کە گوایە کەم ئەندامی نەخۆشیە نەخێر کەم ئەندامی نەخۆشی نیە کەم ئەندامی بریتە لە چەندین ئەو کێشانەی کە ئاماژەمان پێدا وەکو نەگونجانی ژینگە یاخود ئەو بربەستانەی کە دێنە ڕێگایەوە من دەڵێم ئەگەر بێت و لە ڕووی تەندروستیەوە ینی ئەوە خوێندنەوەیان بیتن تاکو ئێستاکە لە کێشەی کەم ئەندامان نەگەیشتنە بەڵ سوپاس دەکەم کاک مەسعود تەوەرێکتکە سوپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ بەڵێ سوپاس دەکەم کاک مەسعود دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت کاک دلێر جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕەش بزانم لەسەر بارودۆخی کەم ئەندامان و بە دیاریکراوی ئەرکی وەزارەتەکان بەرامبەر کەم ئەندامان وەزارەتێکمان هەیە ناوی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی ئەو ڕۆڵی چیە وایە ئەرکی خۆی بەرامبەر بە کەم ئەندامان جێبەجێ کردووە سڵاو لە بەڕێستان بە ناوی خوای گەورە سوپاس کاک حەکیم بۆم دەرفەتە کە
هیچ نەبێ ساڵانە بەڕێز ئەو ئەرکا خەیتە ئەستۆی خۆ بەرنمەیەکی ساسەکەی لە بۆم ڕۆژە پیرۆزبایی سێ دوانسە لەسەر چەم کەمەندامانی کوردستانەکەم بە تایبەتی ئەندامە خۆبەخشەماندۆکانی کۆمەڵی ڕۆژ و بە تایبەتتر سەرۆکی کۆمەڵی ڕۆژ جەنابی کاک شێخنووری کە ئێستا باری تەندروستی تەواو نییە تەمەنای شفای خێر و شفای عاجلی بۆەکەین کاک حەکیمگیان من ببوورە ئەگەر بە پێویست وەڵام نێمەوە لەبەرەوەی لە سەرەتای بەرنمەکەەوە ئاگام نە لە بەڕێستان بوو و نە لە میوانە بەڕێستەکانی لێرەوە سڵاو ڕێزم بۆ هەردوو میوانەکە هەیە نەخێر من ئەڵێم نە حکوومەت نەوەزارەتەکان هیچی بگرە نەک ئەرکی خۆی بگرە ئەگەر بیکەین بە کیلۆی غرامێک لە ئەرکی خۆیان جێبەجێ کردووە بەمەش بۆیە کۆی کەمەندامان لەم هەموو گرفت و کێشان و لەسەر و هەموو شێوە گرفتی یاسامان هەیە کە هەم چەند ساڵجارێ بۆ هەموارکردنەوە هەتا خولێکی پەرلەمان تەواو بێ مەشغوڵمانەکەن بە کورتی و بە کوردی نەخێر لە ئاست ئەو ئەرکانین کە شان بە نەبەرباری گرفت و کێشەی کەمەندامە باشە بەس ئێستا بۆ من وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە دیارکراوی ئەرکەکەی چیە ینی دەبێت چی بکات بۆ کەمەندامان وەکو وەزارەتێکی تایبەتمەند ئەوەی کە لەسەر ئەرکی یا مەهامی یا بۆ ئەوە دروست بووە بۆ بەشێک لەو شەریحەکە کەمەندامە ئەوەیە کە یا هەرچی یاسا هەیە بۆی جێبەجێ بکە و چی ڕێنمایی باشەیە بۆی دەربکە چونکە بمانەوێ و نەمانەوێ وەزارەتی کار لوبی قەزیەکەیە لە کێشە و گرفتی کەمەندامانە نەخێر بە پێویست نەبووە بەڵام ئەم کابینە نوێیە لەبەرەوە ئێمە جارە قسەی زۆرمان لەسەری نییە بزین لە ئایندە لە چەند هەفتە و چەند ڕۆژ و چەند مانگی داهاتووە دەرەنجامەکەی چیە بێت چونکە ئێستا کۆمەڵێ هەموو ڕێکخراوەکان سەرخاڵن و خودی وەزیریش لە نزیکەوە چاودێری ئیشەکانەکە بزانین چۆن بەڕێوە چێ دوایی قسەی ترمانە بێ لەسەری ئێستا ناتوانین بڵین خراپە یا باشە یا کردوێتی یان نەیکردو باشە بەس ئەوەی کە لەگەڵ وەزیری تازە و کابینی تازە بەسەر کوڕێکخراوەکان ئەگەر هەمانگیتان هەبێت داوای چتان کردووە بۆ نمونە هەرتەناوەیە کەم یاسای جێبەجێکرێەوە و کاری جێبەجێ نەکردنەکەی چی بوو کە هەمووتان داوا دەکەن یاسای مافی امتیازەتی خاوەن پێداویستی تایبەتەکان ژمارە 20 ساڵی 2011 جێبەجێ بکرێت آخر ژمارە 22 ساڵی 2011 کە بەو هەموو ڕێکخرا و هەموو خەڵکە پسپۆڕۆ نووسرایەوە بە تایبەتی پشکی شێربەر کاک شێخنووری کەوت کە هەرچی یاسای نێودەوڵەتی هێنای و لەگەڵ ڕێکخراوەکان و ئەویان سەرپشت کرد بۆی بنووسێتەوە جوانترین یاسا بوو لەم جێبەجێیان نەکرد پەرلەمان دەنگی لەسەر نەیە ئێستا جارێکی تر کۆمەڵی فەقەرەیان هەموار کردوتەوە بە حساب بچێتەوە پەرلەمان دەنگی لەسەر بن کەواتە نە ئەو کراو نە ئەمیش هێشتر بەرهەمی هەیە بۆیە تەمەناکەین ئەم خولەی پەرلەمان لە ئاست ئەوە بێ ئەم یاسا بۆ کەمەندامان بخاتە بواری جێبەجێکردنەوە و زۆرینەی دەنگی لەسەر بدرێت و بۆی تێپەڕێنرێت و ئیتر نە ئێمە و نە خەڵکو و نە کەناڵەکانیشەوە نەبە کێشە و گرفتی کەمەندامەوە سەرقاڵ نەبن باشە بەزەگەر یاساکە باشە بۆ کەمەنداوان بۆچی ئێستا تا هەموار دەکرێتەوە جێبەجێ ناکرێت یان ئەگەر لە بەرژەوەندی کەمەندامانە ئەنی بۆ جێبەجێ ناکرێت لەبەرەوەی من وا هەستەکەم کەمەندام پەراوێز خراوە و کەمەندام بەو توێژە گرنگەی کۆمەلگا دانانرێ کە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو لە دنیا ئەڵێ نەگەرەتانەوە حەسارەتمان بزارنوەرن سەیری خەڵکی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتمان بکەن بەڵام ئێمە کێشەیەکمانەیە بە بەڕاستی ڕوو بکەینە بەعزێک ڕێکخراو هەیە کەمەندامی زۆر کردووە بە سلعەیەک بۆ سوالکردن کردووە بەین ئەمەش دەرەنجامەکەی ئەوەیە کە خراپە بۆیە حکوومەتیش ڕەنگە لەو گۆشە نیگا بچووکەوە سەیری کەمەندامان بکە ئەگین کەمەندام مافی خۆیەتی ئەو ئەرکەی هەمانە پێمان بسپێرن ئەو مافەشی هەمانە بۆمان دابین بکەن بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان ببێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85. چی بخوازێ ئارەزووتیان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو شێژی برنجیمانیا یەکتری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسینی نی بوو هەڵبژار دەکەی. مینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆ بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەنگر سپارەت بە ڕێکخراوەکان کە بێک باسی ڕێکخراوەکانمان کرد بەڵام بەشێک لە ڕێکخراوەکان بەردەوام داوای هاوکاری دەکەن ینی لە دەرەوەی حکوومەت لە کۆمپانیاکان لە سرمایه‌دارەکان. بەڵێ ڕێکخراوەکان لەم کاتیان ناچار کراون کە واقعی ژیانی کەمەندام پیشانی کۆمەڵگەکە بن. واقعی ژیانی کەمەندامە ئێمە کەمەندام هەیە یەتە لامان ئەڵێ من
سوێن ئەخوا من ئەتوانم بەنامە بۆم هاتوو ئەڵێ یەک قەترە نەود نییە لە ماڵما دووشە لە دەماغی هەیە ئەڵێ هەتاکو ئەم دقەیە ئێمە بەیتر ئەڕۆین بەڕێەوە بۆ کارەبا جوانەکە حکوومەت یارێمەیە بە خەڵک کەمەندامیشە لە دەماغ دایم پێویستی بەگەرمیشە معنی ئەمە واقعی ژیانەکە ئێمە وەکو یەکێتی کەمەندامانی کوردستان کە ئەیکەین ئامادەین هەموو دێنیانی ئامادەیت توانای دابینکردنی نان و خۆراکیشان نیە بەڵێ زۆرن ڕۆژانە بەدایان کەس سەردانمانەکەن ئێمە ئامادەین هەموو شتێکمان پێ بوترێ بڵێن ئێوە سوال ئەکەن بڵێن ئێوە بابە ئێمە بوترێ بەڵام لە پێناوی ئێوەیە ئێمە بتوانین چەند ڕۆژێک مناڵێکی شەلل دەماغ مناڵێکی ئۆتیزم مناڵێکی داون توانێ وەکو ئینسان بشی توانێ وەکو بەشەر بشی کە هیچی کەم نەبێت لە کەسێکی تر ئامادەین هەموو شتێک بێمە بڵێن ئێمە کێشەمان نییە بەڵام یعنی بەداخەوە کە هەنێ لە ڕێکخراوەکان کە بڵێن ئێوە کەمەندام تاوان ڕاستە کەمەندامان هەیە مامۆسای زانکۆیە ینی جوانەکانی کەمەندامیشمان هەیە بە هەموو نەوەیەکمان هەیە بەڵام واقعی هەنێ لە زۆربەی زۆری ژیانی کەمەندامان ئەمە واقعەکەیانە ئالەم ژیانەیە ئاچین ئەتوانن بچین سەردانی ماڵەکانیانکەین ینی سەیریان کەین مثین ئەمە وایە یاوانیە سپاس دەکەم کاک سەنگەر کاک مەسعود بگەڕێم بۆ لای بەڕێز باست کۆمەڵێک سێکتەر و لایەنت کرد لە ناویشاندا مەسەلەی دامەزراندن و هەلیکار ینی پێ وایە کەمترین هەلیکار بۆ مەسەلەن خاوەن پێداویستی تایبەت بۆ چ لە کەرتی گشتی و لە کەرتی تایبەتیش ئەنی ئەو یاسای جێبەجێ نەکراوە کە بەڕێز و ساڵانی ڕابردوو کە لە 5 بۆ خاوەن پێداویستی تایبەت بێت بەڵێ وەڵا هەر پرسیارەکەت و وەڵام داناوەکەمان یعنی ئەوە دەگەێنێتن کەەوە نەخێت جێبەجێ نەکرا ئەگەر بێت و جێبەجێ بکرێ نە ئێمە ئەو گلەیەمان دەکردو نە ئێوەش ئەو پرسیارەتان دەکرد بۆیە بەڕاستی ئەو یاسای وەکو پێویست کە هەموو لایەنەکان ئاماژە پێ دەکەن کە جێبەجێ نەکرایە بۆیە ئێستا کەش ئەگەر بێت و یاساکە جێبەجێ بکرێتن ئەو چێشە گرفت ئەو گلیانە بەشێکی هەر زۆری بە کۆتا دێتن بەڵام ئەوەی کە من و هەموو ڕێکخراوە کەمەندامیەکان داکۆشی لەسەر دەکەین و پێداگری دەکەین چەسپاندنی یاساکە سەبارەت بە لایەنەکانی پەروەردە هەروەکو ئاماژەم پێکرد ئەوە دووبارە جێبەجێ نەکرا لایەنی دامەزراندن جێبەجێ نەکرا لایەنی تەندروستکە یعنی بۆ نمونە ئەو باز دەکرێتن کە گوایە ڕۆژانە خەڵکانێک سەردانی کۆمەڵە ڕێکخراوەکان دەکاتن کە خەڵکانێکیان نەخۆشن و یاخود حکوومەت دەتوانێت دێرکانەدا بێتە سەر ئەو مەبلەغ پارێ کە 150,000 وەکو قەرەبوویەک دەتوانێتن ئەو نەخۆشانە لە نەخۆشخانەکانە ببورێن یعنی کە سەردانیان دەکات خود پێدا زۆربەی زۆری ئەو نەخۆشانە کە وەکو کۆمەڵە ئێمە سەردانمان دەکەن نەخۆشن دێن و دا ئەو دەرمان دەکەن ئەوە بەڕاستی دەڵێن ئێمە ئەو 150,000 بەشمان ناکاتن کە بتوانین دا و دەرمانەکانمان بکەین ئەو زەمن بۆیە لێرکانە داوادا بە تایبەتی وەزیری کار دەکەم پەیوەندێک لەگەڵ وەزارەتی تەندروستی بکاتن بۆ ئەوەی کە ئەو کەسانەی هەویەی کەم ئەندامیان هەیە کاکاگە یعنی دان بە ناسنامەی ڕێکخراوەکانی زانانێ بەشێکی هەر زۆری ئەو کەم ئەندامانە ناسنامەی حکوومەتیان هەیە سەر بە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی سەر بە کاروباری کۆمەڵایەتیە با ئەو ناسنامانە لە ڕێگای ئەو ناسنامانە وەزارەتی تەندروستی ئاسانکاریان بۆ بکاتن قەرەبیان بۆ بکاتەوە ئەوە دەتوانێتن بۆ شێوازە کەمێک لە ئەرچی ئەو کەمەندامانە سوو بکاتن ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە ئەوە یعنی من دەڵێم ئەوە ڕێگا چارەیەکە ڕاستە هەموو شتێک خۆهر بودجە نییە بەڵام ئەتوو دەتوانی بەدیلی بدۆزیوە یعنی بۆ شێوازە دەتوانی چارەسەری باشە کاک مەسعود بڵێن ئێستا لە نەخۆشخانە گشتیەکانیش بڵێن هیچ جیاوازێک ناکرێت لەوان کەسێکی خاوەن پێداویستی تایبەت و مەسەلەن خەڵکانی ئاسایی هیچ جیاوازێک ناکرێت بۆن بە مەسەلەی پەروەردەش یان هیچ نەخۆشخانەی ئەوانەی کە پێویستیان بەکردنەوەی بڵێن قوتابخانەی تایبەت هەیە ینی قوتابخانەی تایبەتیشمان نییە بۆ ئەو بوارانەی لە کەمەندامانن کە پێویستیان پێێتی
سەبارەت بە نەخۆشخانەکان وەکو هاوڵاتێکی ئاسایی مامەڵە لەگەر هەموو توێژەکان دەکرێتن جیاواز ناکرێتن ئەوە کە ئایا کەسێکی کەمەندامە یاخود کەمەندام نییە ئەوان وەکو هاوڵاتیەک یعنی بە ڕێگای تایبەتی خۆی دەڕواتن یعنی بەو سیستەمەدا دەڕواتن کە هەموو هاوڵاتیەک پێدا دەڕواتن سەبارەت ئەو پرسیارە لام ڕوون نەبوو لەبەرەوەی کە دەنگت قەتنیکرد نازانم بەڵێ سەبارەت بە مەسەرەن قوتابخانەی تایبەت بۆ ئەو مەسەرەن توێژانەی بەشێک لە توێژی کەمەندامان کە پێویستیان بە قوتابخانەی تایبەتە وەڵا من قوتابخانەی تایبەت تقریباً ئەگەر بە شێوەیەکی ستانداری کە ئەشی کۆمەڵ و ڕێکخراوەکان ئەوەیە کە کەمەندامان تێکرد بە کۆمەلگا بکاتن نەک لە قوتابخانەی تایبەتیان بۆ بکرێتەوە ئێمە تقریباً وەکو خودی خۆم وەکو بەشێکی زۆر لە کەسە ئاکادیمیەکان و لەسەر بنەمایەکی ئاشنابوون بە ژیانی کۆمەڵایەتیەوە وابزانم ئەوە گەلێک مەقبول نییە کە یعنی کەم ئەندام بە زیاد لە قوتابخانەی نابیناش پێویستی بە قوتابخانەی تایبەت تۆ دەتوانیت بەدیری بۆ بدۆزیەوە ئالتەرناتیڤی بۆ بدۆزیەوە چۆن یعنی قوتابخانەکان بگونجێنرێن لەگەڵ واقعەتی ئەو کەسە بگونجێنرێتن ئەوجە نابینایە کەم ئەندامی فیزیکە بە هەر شێوازێک بۆ نمونە یعنی پۆلەکان بەشە چارە زۆریان کە دەڕۆی هەمووی پایەیە و یاخود ئەو حەمامات و تەوالێت و ئەو شوێنانی کە پێویستە ڕۆژانە ئینسان دەچیتن مرۆڤ دەچیتن هەمووی یعنی وەها نییە کە ئەو قوتابیە بچیتن لەوێن دەر بتوانن ئەرچی خۆی کارەکانی خۆی جێبەجێ بکاتن بۆیە من دەڵێم تێکەڵبوون باشترین چارەسەرە ئەوی کەم ئەندام لە حالەتە دەرونیەکاندا دەرباز بکرێتن سپاس دەکەم کاک مەسعود کاک دەبگرم وڵای بەڕێز سەبارەت بە وەکو خۆتان ینی نوێنەرتان هەیە لە پەرلەمان وەکو پێویست بۆ نمونە یاخود لە حکوومەتە هیچ نوێنەرێکی خاوەن پێداویستی تایبەت تاکوێستە بوونی هەیە بەروونە پەرلەمانتار بێ ینی ئاگای لە ئازارەکانی ئەوە بێ بەتابەتی لە کاتی هەموارکردنەوەی کە ئەم یاساش کە بەڕێز دەڵی پێویستە لەم خولە هەموار بکرێتەوە نەخێر کاک حەکیمێمە کوشتەی ئەوەین نوێنەرمان نییە و ئینگلیس مەقولەیەکی جوانێ ئەڵێ هەر بڕیارێ بۆ من بوو بە بێ من بۆ من نییە یعنی هەر بڕیارێک بێ من بوو بۆ من نییە کەواتە هەر بڕیارێک هەر ڕێنماییەک هەرشێ ڕێی و بۆچوونی ڕێکخراوە کەمەندامیەکانی لەسەر وەرنەگیرێ کەواتە ئەو یاسا تەواو نییە ئەو ڕێنماییە چاک نییە لەبەرەوەی ئەو معاناتە ئێمە زین کەمەندام گرفتەکانی لە کۆی دام و دەستگاکانی حکوومەتی ئێرێمە لەکوێ هەیە ڕەنگە وەزیری بەڕێز ڕەنگە مدیرعامی بەڕێز ڕەنگە فەرمانبەری بەڕێز هەست بە و ئازارە نەکە بۆ نمونە هەتا چونت بۆ دام و دەستگایەکی حکومی هیچی گونجاو نییە هیچی شیاو نییە بۆ کەمەندام لەبەرەوە خودی یاساکە هیچ گرفتی نەبوو لە ساڵی 2011 بەڵام تا ئێسا هەر جارە و بە بیانوویەک دوایەخەن هەر جارە و بە بیانوویەک دەنگی تەواوی لەسەر نایەن بۆی ئەمە ببێ بە یاسا لە دنیا نەبووە یاسایەک هەر وەزیرێک گۆڕا بگۆڕێ هەر مدیرعامێ گۆڕا بگۆڕێ یعنی شتیوانێ لە دنیا یاسای یەک جارە سابتەکرێ بۆ 100 یعنی ئەگەر تۆ یاسایەکی باشە بۆ یەک جار یعنی بۆ یەک جارە یاسای ئێمە هەموو 2-3 ساڵ جارێ هەر وەزیرێکە گۆڕە و کابینەیەکە گۆڕێ ئێمە ئەم گرفتەمان هەیە کەواتە بێ هەمومان کۆک بین لەسەرەوە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان وەزیرە بەڕێزەکان لەسەرەوەی یەک جار بە ڕاوێژی هەمومان بەڵێ ئەمە پرۆژە یاسایەکی جوان و بینێرینە پەرلەمان و دەنگمان بۆ لەسەر بن و بۆ ئەوەی تر ئەم هەموو گیر و گرفتە چارەسەر باشە کاتمان زۆر کەمەوە بە پوختی ینی ئەو یاسای هەموار بکرێتەوە کە تا بڵی جێبەجێش نەکراوە ینی دەبێت چی تێدا هەموار بکرێتەوە ینی چی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان زیاد بکرێت و لەگەڵ بارودۆخی ئێستا بۆ گۆنجێت یەکێ لەوانە ئەوەیە بەڕای من بە پێی
پسپۆڕی هەر کەمەندامێک پێش هەموو شتێ دابمەزرێ بۆی لەم سوالکردنە نەجاتمان بێ باش هەر کەمەندامێکی شەلەل دەماخەیە هەموو ماف و ئیمتیازێک بدرێ بە دایک و باوکو بە خێوکەرەکەی بۆی ئەو گرفتەمان نەبێ کە خەڵک بە ڕێکخراو بڵێ سوالکەر و خەڵک بە کەمەندامان بڵێ سوالەکەن بۆ ئەوەی هاوکاری کەمەندامی پێ بکەن و خەڵک فێڵ سوال بکە ئەگەر بێت و ئەم یاسایەمان بۆ بکرێ کاکە حەکیم من دڵنیات دەکەمەوە من یەکێکم لەوانەی کە هەموو کاتێک پەنجە ڕاکێشم بۆ کەسەی داوای هاوکاری لە کۆمپانیا لە حکوومەت بکە بەمەرجێ و یاسایەمان بۆ جێبەجێ بکرێت باشە ئەی پێیانتان بۆ پەرلەمانتاران چییە پێتان وایە دەبێت بە زووی دەستی بۆ بدرێت ئێستا هەموارەکە ئاراستەی پەرلەمان کراویان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە بۆەوەی کە بە زووی ینی هەموار بکرێتەوە وەڵا لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە بەڵام تەمەناکەین هەم وەزارەت هەم ئەندام پەرلەمانەکان خۆیان لەبری کەمەندامان دانێن خۆیان لەبری ئەم هەموو گرفت و کێشە و نەهامەتی کەمەندامان دانێن چۆن حەزرەتی مەولانە فەرمێ هاودڵی بە قسە نییە بەڵکو بە ئیحساسە بێ ئیحساسیان بجوڵێ بۆ خەڵکی کەمەندامەوە بۆ ئەم توێشە گرنگەی کۆمەڵگا کە زیاترە لە سادەی کۆمەلگا باشە یەک دقە بۆ بەڕێزت ینی هیچ فشارێک دەکەنەوە کوڕێکراوەکان بۆ ناونووسکردنی کەمەندامی نوێ کە لە 2014 وەستاوە ببوورە تێ نەگەیشتم بەڵێ فشار دروست دەکەم بۆ ناونووسکردنی کردنەوەی ناونووسکردنی کەمەندامی نوێ وەکو دواوتەش بە کورتی بێ سپاس دەکەین بەڵێ بێگومان بەردەوام لەگەڵ جەنابی وەزیرا خەریکین ئەوە یەکێکە لە هەرە گرفتە سەرەکیەکان کە خەڵکەیە لە 2012 و 11 کەمەندام بووە 3 پەلی لە دەستاوە 2 پەلی لە دەستاوە 150,000 پێڕەوان نابین بەڵێ یەکێکە لە گرفتە گەورەکان بەڵێ سوپاس دەکەم کاک سەنگەر بەڕێزتان لە کۆتایی دەخێک بۆ ڕێزەن چ پەیامێکتان هەیە بۆ لایەنە پەیوەنددارەکان بۆ حکوومەت بۆ پەرلەمان وڵایی پەیامی ئێمەی ڕێکخراوی یەکێتیکەمە وەکو یەکێتی کەمەندامان پەیاممان ئەوەیە ئیتر حکوومەتی هەرێم بەهۆش بێتەوە لە ئاستی کەمەندامە یعنی لە قسە نەکردن بکەوێت لەوە بکەوێت کە یاسا بسەپێنێ بەسەرمانە بە یاسا 100,000 بەڵام بە یاسا خۆیان 7 ملیۆن و 8 ملیۆن وەرگرن پەیاممان ئەوەیە لە 4 ساڵی ئایندا لە حکوومەتی ئایندا ئێمە بچین گوڵ لە بەرۆکیان بدەین نەوەکو ئێمە ناڕزایان دەرببڕین بەرامبەر دەرببڕین سپاس دەکەم کاک مەسعود بەڕێژتان پێتان وایە لە کۆتاییدا ئەگەر شتێکتان مابێت لەسەر داواکاری و لەسەر ئەو شتانەی کە بۆ کەمەندامان بکرێت بە کورتی بێ سپاس دەکەین لە کۆتایی پەیامەکەمدا من داوا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کار دەکەم کەوا هەوڵی جدی بدرێتن بۆ دۆزینەوەی هەلی کار کەوا بە تایبەتی لە ناو یاسای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیدا ئاماژەی پێکراوە کەوا دەبی هەلی کار بڕاستێتن ئەوە لێرکانەشدا پەیامم بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەکەوە لە کاتی سوێند خواردنی یاساییدا زۆر بە شەفافانە بەڵێنیدا کەوە ژیان و گوزەرانی کەسانی کەم ئەندام لەو کابینێدا کۆی ئەو پرسانێکە ئێوڕۆکە لەو یادەدا هەموو گلەیەکان ئاراستی حکوومەت کرا نەهێڵێتن بەڵام دەبینین ئەو گلێ و گازاندانە هەر دەمێنێت بۆیە داوای بەتایبەتی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و کۆی ئەو وەزارەتانە کە پەیوەندیان بە ژیانی تاک کۆمەلگا هەیە هەر یەکە بەڵێنەکانی خۆیان جێبەجێ بکەن لە کاتی سوێند خواردنیان لە کاتی دەست بەکاربوونیان باشە زۆر بەکوتنی و خولەک سەبارەت بۆ وەزارەتی شارەوانیش ڕەچاوی ئێوە بکات هیچ داواکارێکتان هەیە لێرکانشدا جگە لە شارەوانیەکان داوا لە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی هەولێر دەکەم بە تایبەتی یعنی لێرکانەدا وەکو یەکێک لە دیاریدا هەر دیاریەکان ئەوڕۆکە هیچ کەسە ئەوە گنێ لەو شارەدا یعنی کەەوە خەڵک نەزانێتن کۆمەلگای کەم ئەندامان لە کوێن دەرە زۆرم پێسەیرە تاکوی ئێستاکە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر نەهاتووە ڕۆژە لە ڕۆژان بۆ ئاسانکاری
تایبەت بە کەم ئەندامان ئەوانەی کە ڕۆژانە سەردانی ڕێکخراوە تایبەت کەم ئەندامەکان دەکەن هەموو کۆمەڵەکان لێوێندن کۆمەلگایکی گەورەیە یعنی نەهاتێ بە شێوەیەکی فەرمی هێمایەک دابنێتن بۆ ئەو براش فێرانەی کەوا لێوێندەر سیارەکانیان ڕانەگرن تاکو ئەو کەم ئەندامانە ڕۆژانە سەردانی کۆمەڵ و ڕێکخراوە تایبەتیەکانی خۆیان دەکەن هەندە ئازار نەچێژن ڕێگایان بەدوور نەبتەوە بۆیە پەیام گەلێ زۆرە لە هەمان کاتیشدا لە ڕێگا ئەو کەناڵەوە داوا لە هەموو پارێزگارەکان پارێزگاری هەولێر پارێزگاری سلێمانی پارێزگاری دۆک هەرێکە دەسەڵاتی خۆی لە ڕووی ئیداریەوە بەکاربیێنێتن بۆ هەندێک ئاسانکاری تایبەت بە ئەو ژینگەیە کە تایبەتە بە شار و شارۆچکەکانی ئەو پارێزگایان کە ئاماژەم پێدا هەڵبستن بە جێبەجێکردنی ناوڕۆکی ئەو یاسایە. زۆر سپاس بۆ بەڕێزان کاک مەسعود ئەنوەر سەرۆکی کۆمەڵی ژین سەرۆکی کۆمەڵی ژینی کوردستان بۆ کامەندامان لە هەولێرەوە هەروەها لە سلێمانیەوە دلێر شێخ جەبار بەرپرسی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی کۆمەڵی ڕۆژ بۆ کەمەندامان لە سودۆی سەرنگیشت سەنگەر عوسمان ئەندامی دەستەی باڵای یەکێتی کەمەندامانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.